بەرەبەیانیەکی زووە و شاخەوانەکان بە گردەکەدا هەڵدەزنێن تا بگەنە ئەشکەوتی هەزارمێرد. لەوێ بە بەشداریەکی فراوانی شاخەوانان تۆڕی پێک هاتە شاخەوانیەکان ڕادەگەێنن. ئێمە وەکو پێکهاتە شاخەوانەکانی کوردستان ئەمڕۆ یەکەم ڕۆژی ڕاگەاندنی ئەم پێکهاتەیە پێگاتووە لە 40 گروپ لە ناو شاری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و قەڵاتجە و چەمچەماڵ، بەڵام لەگەڵەوەشا 20 گروپی دەرەوەی سلێمانی لە هەولێر و دووهۆک و لە خانەقینەوە هاتوون بۆ پاڵپشتیمان. شاخەوانەکان لە پاڵ گرنگی و چێژوەرگرتن لەسەر کەوتن بەسەر چیاکاندا پێکهێنانی تۆڕەکە بە پێویستیەکی حتمی بۆ هەرێمی کوردستان دەبینن. ئێمە هەرێکێکمان لە ناو جەنجاڵێک و قەرەباڵغێکی ناو شارە دێنە دەرەوە کە دەیتە سروشتەوانێ من وەکو خۆم بیری هیچ شتێکی ترم نامێنێ بەس تەنها بیری سروشتم ئەمێنێ. ئەم تۆڕە دەبێتە نمونەیەکی شاخەوانی بۆ هەموو وەرزشەوانی شاخەوانی. ئێمە هەرچەند پێشی ناڵی وەرزشی شاخەوانی ئێمە ئیشەڵڵا ئەبێ بە کولتورکردنی شاخەوانی و بە هەموو دنیای بناسێنین. بەشێک لە شاخەوانانی هەولێریش بەشدارن لە چالاکیەکەدا و دەڵێن هیوادارن ئەوانیش بتوانن لە داهاتوودا هاوبەش بن لەگەڵیاندا و دوور بن لە پەرتەوازەیی و شارچێتی. لە هەولێرەوە هاتین دەستخۆشیان لێ دەکەین، هیوادارین ئەو یەکگرتووی ئێستا بەردەوام بێ و نەبێتە هۆکاری ئەوەی پەرتەوازە بکەوتە ناو شاخەوانە لە کوردستان. ئاواتی هەمومانە کە لەژێر یەک چەتر نەک بتە دوو بەش سلێمانی و واتە نەبێتە دوو زۆن. تۆڕەکە پێک دێت لە گروپە جیاوازەکانی شاخەوانی لە پارێزگای سلێمانی و دەوروبەری کە ژمارەیان نزیکەی 600 کەس دەبێت و لە 40 گروپدا کۆبوونەتەوە. ئەمڕۆژ دەیانەوێت لە ژێر چەترێکدا وەک تۆڕێک خۆیان ڕابگەێنن، ئامان گیانە لە قۆناغەکانی داهاتوودا تۆڕەکە بە نیشتیمانی و جیهانی بکەن. یەک لە هەنگاو هەرە گرنگەکانمانەوەیە کە بە جیهانی بکەین بناسێ لەلایەن فیدراسیۆنی شاخەوانی جیهانیەوە ئەوەی چێک لە ئامانجە گەورەکانی تۆڕەکە بێ ئینشاءڵڵا. لە ئێستا و لە داهاتووە بۆ نەوەکانی تر شاخەوانی چیتر بەو بێسەرەبەرەیە نەڕوا. ئێمە خەممان زیاتر خەمی نەوەی داهاتووە. دوای گەشتنیان بۆ ئەشکەوتی هەزارمێرد و ڕاگەیاندنی تۆڕەکەیان، شاخەوانەکان بە نمایشکردنی بەشێک لە چالاکیەکەیان کۆتایی بە گەشتەکەی ئەمڕۆیان دەهێنن. سنوورکەری، دەنگی ئەمریکا، سلێمانی.